دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئاشکرای دەکات کە بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێم ڕووی لە زیادبوون کردووە بە تایبەتی لە نێو کەمپەکان و ئاوەرەکاندا بۆ ئەوەش هۆشداری دەداتە لایەنە پەیوەنددارەکان و حکومەتی هەرێمی کوردستان کە ئیجراءاتی پێویست لەو بارەوە بگرنە بەر. وتەبێژی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ئەوەش ئاشکرا دەکات تیمەکانی ئێمە توانیوانە بگەن بەو حاڵەتانە و ئاشکرای بکەن. ئەوەش دەڵێت شێوازی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێم گۆڕانکاری بەسەردا هاتووە. شێوازەکانی بازرگانی بە مرۆڤ لە ئێستادا گۆڕاوە، پێناسەکانی گۆڕاوە. ئەگەر لە ڕابردوو بازرگانیکردن بە مرۆڤ بریتی بوو لە کڕین و فرۆشتنی هاوڵاتی مرۆڤ تاک، بەڵام ئێستا ئەمە گۆڕاوە بۆ زۆر پێناسەی دیکە، شتی دیکە شوێنی دەبێتەوە لە پێناسەکانی. بۆ نمونە بابەتی بە زۆر بەشودانی کچی خوار 18 ساڵ و کارکردنی بە زۆری منداڵ و سوالکردنی بە منداڵ و بەکرێدانی لە نێوان ئەو خانەوادانەی کە سوال دەکەن لە شەقامەکان، ئەمانە بەشێکن لەوانەیە کە دەچنە چوارچێوەی بازرگانیکردن بە مرۆڤ. ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئێمە ئاگادارین کە حاڵەتەکانی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێم ڕووی لە هەڵکشان کردووە. ئەوەش ئاشکرا دەکات کە بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێم لە ڕێگەی ژمارەیەک کۆمپانیاوە ئەنجام دەدرێت کە ئەوەش مەترسی گەورە بۆ هەرێم و کۆمەڵگەی کوردی دروست دەکات و پێویستە لایەنە پەیوەنددارەکان بە زووترین کات چارەسەرێک بۆ ئەوە بدۆزنەوە. نزیک و ئاگدارین ئەمە بە تابێتەوە لە کەمپەکان ڕوویداوە، ئەمە کە بە بازرگانیکردن بە مرۆڤ و کە ئەمەش حقیقەتەن ئەمە کاریگەری سەلبی دروست دەکات لەسەر کۆمەلگای لەسەر کۆمەلگا لەسەر هاوڵاتیدا لە ناوچەکەدا شەریکە هەیە کە بازرگانی بەو مرۆڤ ئەکات کە ئێمەش لە نزیکەوە کلوژنەی مافی مرۆڤ ئاگدارین پێداچوونەوەمان کردووە و بە هەمانجی لەگەر دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا. بەهۆی قەیرانی دارایی هەرێمی کوردستان و قۆڵبوونەوەی کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان و زیادبوونی ناکۆکەکانی نێوان پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و تێکچوونی بارودۆخی هەرێم بەو هۆیەوە هەرۆک هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارە بۆ هەرێمی کوردستان بەهۆی شەڕی داعشەوە بە وتەی شارەزایان هەموو ئەوانە هۆکارن بۆ زیادبوونی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.